من گوڵناز ڕەشیدم پشکنێری چاوم و خەڵکی قەزای دوکانم بەشی پشکنینی چاوم تەواو کردووە. من لە 2014 بۆ 15ەوە ئەم بەشەم تەواو کردووە و بۆ ماوەی 5 ساڵە ئەم نورینگەیەم دامەزراندووە و ئەزمموی 5 ساڵم هێرێرەدا. ژنان تا ڕادەیەکی باش ئازادن، بەڵام نەک لە بوارەکەی خۆیاندا پێم وابێت لە بوارە بۆ نمونە لە مارکێت و شوێنە ینی سادەکاندا ئیشی خۆیان دەکەن، یاخود ئەوەی کە لە شوێنێک داوامێکی ئاسایی دەکات وەکو مامۆستایی بێیان لە فەرمانگەیەکدا. بەڕای من دەبێت ئافرەت لە دەرەوە کار بکات بۆ ئەوەی هۆشیاری کۆمەڵایەتی بەرز بێت. مەسی دەرێکە لەلایەنی مادی هەم بۆ خۆی هەم بۆ خێزانەکەشی. ئێمە لەم نورینگەیەدا ئەو ئامێرانەمان هەیە کە پشکنینی کزی چاو دەکەن. ئامێرەکان ئەوانەی کە پێوانەی ئاستی بینینەکان دەکەن لەگەڵ کزیەکان. بە شێوەیەکی گشتی 4 جۆری کزی چاومان هەیە. جۆری یەکەم پێی دەوترێت نێزیکبینی، جۆری دووەم پێی دەوترێت دووربینی، جۆری سێم پێی دەوترێت پیرچاوی و جۆری چوارەم پێی دەوترێت ئەستیگماتیزم. ئێمە لێرەدا بۆ خۆمان چاویلکەکان دروست دەکەین و هەروە پشکنینەکەش هەر خۆمان ئەنجامی دەدەین. ئامێرەکانی پشکنینی چاو ئۆتۆڕیفراکتۆمیتەرە، ئیچارتمان هەیە، لێنزۆمیتەرمان هەیە و ئۆتۆی دروستکردنی عینەکیشمان هەیە. لە هەموو ئاستەکاندا خەڵک دێت بۆ لامان و پشکنین بۆ چاویان دەکەن، بەڵام ئێستا بەڕادەیەکی زۆر گەنج و منداڵەکان زیاتر کزی چاویان هەیە. لە منداڵان و گەنجاندا بەهۆی زۆر بەکارهێنانی مۆبایل هەست دەکەم چاوەکانیان بەرەو هیلاکی و بەرەو کزی بڕوات، یاخود ئەوەی کە ویراسی بێت. شێوەیەکی گشتی سەوزەواتەکان هەموو سوودێکی زۆر باشیان هەیە بۆ چاو، بەتایبەتی سبێناک، گێزر و هەروەها ماسی، هێلکە، ئەمانە سوودێکی زۆر باشیان هەیە بۆ چاو. بۆ پاراستنی چاومان لە تیشکی خۆریاخ و تاپوتۆس پێویست دەکە عینەک بەکاربێنین. اینجا بۆ تیشکی خۆر وا باشترە عینێکێکی بەرخۆری بە فلتەر بێت، واتە پێوەرێکی تێدا بێت، فلتەرێکی تێدا بێت کە تیشکە زیان بەخشەکانی خۆر بگەڕێنێتەوە. لەو کاتانەی کە چاوەکە کز بۆ بە عینەک باشتر دەبینێت پێویست دەکات عینەک بەکاربهێنێت. لە وەرزی گەرمادا پێویست دەکات عینەکی بەرخۆر بەکاربهێنین، واتە بۆ پاراستنی چاومان لە گەرمیەکە و لە تیشکی خۆریشدا. ئەوەی کە عینەکە بەرخۆرەکەمان جیا بکەینەوە کە بە پێوەرە یاخود بێ پێوەرە و تەنها ڕەنگە، ئەوە پێویست دەکات چارتی تایبەتی خۆی هەیە بۆ دیاریکردنی ئەوەی کە جیای بکەینەوە. هەروەها کاتێک سەیری مۆبایلیش دەکەین ڕەنگی شاشەی مۆبایلەکەمان کەمێک دەگۆڕێت بۆ ئەوەی بزانین کە ئەمە فلتەری هەیە و بە پێوەرە. ئێمە خۆمان پشکنینی چاو دەکەین و عینەکەکانیش خۆمان دروستی دەکەین، بەڵام وەکو عیلاجدان ئەوە ئیشی دکتۆری چاوە، نەک پشکنەرانی چاو. من بۆ کردنەوەی ئێرە خێزانەکەم پاڵپشتم بوو، بەتایبەتی براکەم پاڵپشتێکی باشم بوو، هەم لەلایەنی مادی و معنەوی لەگەڵ ما بوو. سیاربوونی چاوەکانمانی یاخود ئەوەی کە ئاساییە بەهۆی جۆری چاومانەوەیە، یاخود بەهۆی جەوەکە یان ئەو شوێنەی کە ئیشی لێ دەکەین، بۆ نمونە زۆر تۆز و خۆڵ و ئەوە بێت هەسیاری بۆ چاو دروست دەکات، یان ڕووناکێکی زۆر هەبێت. مەرجی چاویلکەی تەندروست ئەوەیە کە پشکنینەکەی بەڕێکی و بە دروستی ئەنجام درابێ و عینەکەکەش بەپێی قیاسی دەموچاوەکە هەڵبژێرابێ، نە زۆر قورس بێ، نە زۆر ئەوەی کە شل بێت و بۆی گەورە بێت. کانی عینەک زۆر جۆرمان هەیە، بەپێی شوێنەکان دەگۆڕێت، بەڵام بە شێوەیەکی گشتی سادەمان هەیە کە چاوەکانی هیچ فلتەرێکی تێدانی و تەنها دەرەجەی چاوەکانە هەیە، یەک فلتەرێکی هەیە و بەشێکی کەم تیشک دەگەڕێنێتەوە و هەشە تایبەتە بە تیشکی مۆبایل، تیشکی شین ئەوەیان زۆر دەگەڕێنێتەوە و هەشە بۆ خۆرە، لەبەر دەمخۆر بڵێ سێبەرێک دروست دەکات و چاوەکە دەپارێزێت و تیشکەکان دەگەڕێنێتەوە. بۆ ئەوەی چوارچێوەی چاویلکەیەکی تەندروست هەڵبژێرین پێویست دەکات بەپێی قیاسی دەموچاومان بێت، ڕێکی عینەکەکە بە گوێرەی هەموو بەشەکانی دەموچاومان بێت. بۆ نمونە مەسافەی پانی عینەکەکە پشت گوێیەکەی بەشی پێشەوەی نە زۆر گەورە بێت و نە زۆر بچووک بێت، سەر لوتەکەی مەزبوط دابنیشێت لەسەر لوتمان. جیازێکی تایبەتمان هەیە کە چاوەکانی عینەک دەرەجەکەی دەخوێنێتەوە و پێمان دەدات. هەروەها چاوی هاوێنەکان، ئەو هاوێنانی پێشەوەی دروست بکرێت بیکەن بە چاوی عینەک، دەرەجەکەی ئەویشمان پێ دەڵێ ئێمە بەپێی ئەوە دروستی دەکەین. چاوەکان بەپێی دەرەجەی چاوی کەسەکە دادەنین، واتە کەسەکە چاوی چەند کەس بێت ئێمە ئەو جۆرە هاوێنەی بۆ دادەنین کە ئەو دەرەجەی هەیە. بەڵام هەندێک کەس هەیە تەنها عینەک بە دەرەجەی سفر بەکار دێنێ، بۆ نمونە بۆ مۆبایل یاخود پاراستنی چاوی لە باو تەپوتۆز یان هەر بۆ جوانی، ئەوە ئەو جۆرە دەرەجەیان سفرە، هیچ دەرەجەیەکی لەسەر نیە ئەوەی بۆ بەکاردەهێنی. بەکارهێنانی زۆری مۆبایل لە ئەو کەسانەی کە تەمەنیان بچووکە یاخود هەرزەکارن، ئەوە ئەگەرێکە بۆ ئەوەی چاو بەرەو کزی ببات و هەروەها چاوەکان سوور دەکاتەوە، وشکی ئەکات، قورسی ئەکات، تەرکیزی کەم دەبێتەوە، وای لەدێت بۆ دووریش تەڵق دەبینێت. کاتی شۆفێریکردندا زۆر گرنگە هەمومان چاویلکە بەکاربێنین. اینجا ئەوەی کە چاوی کزە بە گوێرەی دەرەجەی چاوی خۆی
عینەکەکە بەکاردێنێ اینجا ئەگەر بۆ خۆر زۆر ئیزعاجە ئەتوانێت عینەکێکی وا بەکاربێنێت کە تیشکی هەتاویشی بۆ بگەڕێنێتەوە یاخود بۆ شەوان فلترێک بەکاربێنێت کە تیشکی فولی سیارەی بۆ بگەڕێنێتەوە. خانمان ئەو ماکیاژانەی کە بەکاری دەهێنن بە تایبەتی ئەو ماکیاژانەی نزیکە لە چاوەوە کاریگەریەکی هەیە بۆ ناو چاو بۆ نمونە قەڵەم و ماسکارا یاخود ئەو دژە خۆرانە هەندێکیان هەیە سیاری بۆ چاو دروست دەکات چاو سوور دەکاتەوە ئیزعاجی و بێزاری بۆ کەسەکە دروست دەکات. لەو کاتانە ئەو کەسانە بۆ نمونە بەهۆی مەکیاژەوە هەستیارێکیان بۆ دروست بۆیان چاویان زبری و سووری دروست بووە پێویست دەکات سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن لەوانەیە پێویستی بە بەکارهێنانی قەترە بێ بۆی چاوەکانیان ئاسایی بێتەوە. ئەم جۆرە چاویلکانەمان هەیە بۆ ئەو کەسانی کە چاویان کزە دەتوانن چوارچێوەکەی بەکاربێنن و بۆ بەر خۆر بەم جۆرە فلتەری ڕەشی هەیە بە ڕۆژ ئەتوانن سوودی لێ ببین و هەتاو ئەگەڕێنێتەوە بۆ شەوانش بۆ فولی سیارە ئەم فلتەری بەکاردێنن. ئەم ئامێرە بۆ دروستکردنی عینێک بەکاردێت چاوەکانی عینێک بەم ئامێرە دەبڕدرێت بۆ بچووکیش دەکرێتەوە لە چوارچێوەیەکەوە بۆ چوارچێوەیەکی ئەمەیان ئامێری ئۆتۆلێنزۆ ئیدیتەر برینی هاوێنەی عینەکەکەیە. ئەم ئامێرەیان بۆ کونکردنی قاڵبی عینەکە کە عینەکە دروست دەکەین قاڵبەکەی کون دەکەین لەسەر ئەوە ئێمە دروستیەکەیتەوە. ئەم ئامێرەیان بۆ حەفرکردنی هاوێنەی عینەکەکەیە بەتایبەت بۆ ئەو عینەکانەیە کە خوارەوەیان داوە پێی دەوترێت نیویتاڕەکان. ئەمەش ئامێری پشکنینی چاوەواتە کزیەکانی چاوان بۆ دەردەخات بە دەرەجەی چاوەکە. ئەمە ئیچاتی پێدەڵێن حرفەکانە بەمە دەتوانین ئاستی بینینی کەسەکە بزانین و بە عینەکیشەوە چەند گۆڕاوە بینینەکەی. بەهۆی ئەمەوە ئێمە ئەو دەرەجەکانی چاو جێگیر دەکەین لەسەر چاوی کەسەکە بۆ تاقی دەکەینەوە بزانین بە چ دەرەجەیەک بە باشتر دەبینێت و ئەمەش دەرەجەکانی کزی چاوە. ئەمە چوارچێوەی عینەکەکانەوەکە عینەکانە بەبێ دەرەجە ئەوە دادرێت هەر کەس دێت بەویستی خۆی چوارچێوەکەی هەڵدەبژێرێت و ئێمەش یارمەتی دەدەین کە چ جۆرە چوارچێوەیەک لەگەڵ دەموچاوی دێتەوە یاخود بۆی دەگونجێت یان بە گوێرەی کزی چاوەکە و جۆری کزیەکەی چ جۆرە عینەکێک بۆ ئەو باشە. چوارچێوەکان دوو جۆر هەیە هەم ئاسن هەم پلاستیک هەریەکە و جۆرە بەکارهێنەرێکی بۆ ئەوە هەندێک کەس حەزی لێیە پلاستیک بەکاربێنێ هەندێک کەس حەز دەکات بازنەی و ئاسن بەکاربێنێت. ئەمە هاوێنەی عینەکەکانە بەم جیازە دەتوانین بخوێنینەوە بزانین چەند دەرەجەیە لە ئەم هاوێنەیە بەم جۆرە دەخێنە بەر جیازەکە و دەرەجەکەیمان بۆ دەخوێنێتەوە. ئەو جۆرەی کە تیشکی شین دەگەڕێنێتەوە پێی دەوترێت بلوکت. جۆری هاوێنەکەی کەمێک زەرباوە دوو جۆرە فلتەریشی هەیە فلتەرێکیان شینەوە بۆ ئەم جۆرە جۆرێکی تری هەیە فلتەرەکەی سەوزەواتە کە ئاوا ڕووناکی بەری دەکەوێت سەوز یاخود شینەدات. من خۆم سەرەتا لێرە ئیشمە کرد بۆ ماوەیەک براکەم یارمەتیەدا و دواتر توانیم هەلی کار بۆ خانمێکی تر وەکو یارمەتیدەر لێرەدا پێخۆ ئیش دەکەین. کاتەکانی ئیشکردنمان بەیانیان لە 9:00 تا نزیک 12 دوانێوە ڕۆیانیش لە عەسرەوە دەست پێ یەکەین بۆ ئێوارە و شەوانیش هەر لێرەین.